بەناوی خوای گەورە و میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویست منی برایم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە شاشە جوانەکەی پێیامەوە گەم و خزمەتی وەی عزیز و خۆشەویست ئەمڕۆ باسی و بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بڕیاری داوە هەر کەسێک سوودمەند بووە لە پێشینەی خانوبەرە و هاوسەرگیری با لە ماوەی 2 مانگ پارەکە بگەڕێنێتەوە ئەگەرنا لەو کەسانە دەجێڕێتەوە کە بوونەتە کەفیل باشە ئەو بڕیارە تا چەند لە ئێستادا گونجاوە و ئایا ئەو بڕیارە گرفت دروست ناکە لە بینی و کەسێک کە پارەکەی ڕاکێشەوە و کەسێک بۆتە کەفیل و ئایا لە ماڵی کەفیلەکە و لە ماڵی و کەسێکی کە پارەی ڕاکێشەوە گرفتی کۆمەڵاتی دروست نابێت من لەسەر ئەم تەوەرە تاوتێی ئەم تەوەرە دەکەم لەگەڵ بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر با بزانم ئەوان چی دەڵێن ئێوەش بیسەر و بینەر بن. پێشینەی هاوسەرگیریان پێشینەی خانوبەرە قەت سوودمەند بووی لێی؟ پێشینەی خانوبەرە سوودمەند بوومە و پارەکەشم داوە تۆ خلاص بووە لە پێشینەش سرپەی زەواج پێی دەڵێن هینایتم کەمەکەم لە سەمایە زۆر نەمایە بەزەمی ژێم لە بڕیاڕێ بوو کەوا ئێستا حکوومەت دەڵێ ئەو کەسانێکەوە پارەکان نەدەنەوە یا تاخیرن لە دەفعی مانگانە کە 6 مانگزارێک بیدەنەوە نەیاندایە لەسەریان کۆبییتەوە ئەمە ئەو کەفیلەی کە بوویتە کەفیلی ئەو کەسە لە ڕاتبەکەی دەبڕین. بڕیارەکەت پێکووە؟ وڵای بڕیارەکە خۆی بۆ خۆی لە زروفەچی وەکو ئەوڕۆ یعنی زۆر شت هەیە تاسی لە ژیانمان دەکات لە ژیانی ئەو خەڵکەیدا یعنی حتاگەر فەرمانبەرشی با بڵێن 500,000 معاشیبی وەکو بڕێ ئەوە لەوڕۆ مثلەن مەبلەغەکی لێ ببڕی تاسی لە ژیانی و ماڵی دەکا و عایلە دەبی حکوومەت چارەی تکە بدۆستەوە لەوەی کەمەک ڕێک و پێکتر بی جوانتر بیتن کاریگەر لەسەر ژیانی خەڵک دەبێت. بەڵێ کاریگەرێکی زۆر دەبێت لەسەر ژیانی خەڵک ئەیا ئێستاش دەبینی 5 ملیۆنی هینایە کابرای ملیۆنێکی تۆ 4 ماوە لەسەری یعنی ئەو 4 ملیۆنە لە چێ دەبڕن طبعا لەوانەیە ئەو کەسە فەرمانبەر نەبووە بە یەک بووتە کەفیلی لە کەفیلەکەی دەبڕن لەو کەفیلەش ببڕنەوە کەفیلە ژەوانەیە تاسیر لێ بکاتن کەفیل ئێستا بەخۆی ڕاتبی تاخیر وەردەگرێت ڕاتبەکە وان نییە وەکو ئێستا کە بڵێن یعنی با ئەوە شێوە بیتن شاڵە نازانم من ئەو قەراری بەغداش حەسەب قەراری بەغدا وەکو عەلە سادەنێ ڕاتبەکان لە وەلا مانگانەیە یعنی باش دەبی یعنی ژیانی و گوزرانی خەڵک باش دەبیتن ئەگەر ماگان گرفت دروست دەبی لە بینی ئەو کەسێک کە بوویتە کەفیل و ئەو کەسێک کە پارەی ڕاکێشە زۆر شتێ ئێستامە بە خۆمان هەتا وەکو قەزەی با بڵێن سەیری محاکمەکان بکەین کابرای وتە کەفیلەیەکی لە شتێکدا کابرا ڕای کردیا هەڕاتیا کەفیلەکەی دەگرێن کەفیلەکە دەستە ژۆرێ کەفیل سات لا حول لا قوة بکە کابرا هەڕاتیا لەو حالەتی وەکو بڕیش ئەمە ناڵێن حکوومەت ئەوەی حکوومەت شی ڕاستە شێوەی قانونیەوە یعنی من ئەگەر کەفالەتی زەلامت بکەم لە شتێکدا دەبی ئەمن ئەو شتێک کە ئەتو نەدەیەوە ئەمن بیدەمەوە خۆی ئەوە یاسایە ئەوە یعنی حکوومەتیش پارەی هاوڵاتی لەلا نییە پارەی فەرمانبەری لا نییە پارەی فەرمانبەری لایە و ئیتر نازانین ئەو حکوومەت خۆی ئەو مۆزوعا دەزانی ئەمن ناتانم لەو مۆزوعا زۆر قسەی لێ ناکەم. گەرمای خەریکی چی؟ کورە وەڵڵی بێ ئیش وکار بێ ئیشی بێ ئیشی؟ ئارێ وەڵڵ ئەگەر لە هەواڵەکانی ڕۆژ هەیە سەیری هەواڵەکان دەکەیت؟ بەرێ زۆر ئارێ وەڵڵ زۆر باشە. حکوومەتی هەرێمی کوردستان داوای گەڕانەوەی ئەو پارەی دەکە کە بە خەڵکی داوە پێشنەی خانوبەرە و هاوسەرگیری کە دەبێ هاوڵاتیان لە ماوەی 2 مانگ بیدەنەوە ئەو کەسانی کە ڕایان کێشەوە ئەگەرنا پارە لە کەفیلەکان دەجێڕێتەوە ئەو بڕیارەت پێ چۆنە؟ کورە وەڵڵی ئەوە بڕیارێکی حتا برینە حەق دەبەرەوەی ئەو ڕۆخەرک خۆی پێ ناژێ پارە لەکوێ بێنێ کارێکی هەتا برەی زەحمەتە هەتا برەی ناخۆشە بۆ وڵاتیان ناخۆش و زۆریش ناخۆشە پێ دوای خەڵک دەتوانێت بە 2 مانگ 5 ملیۆن 7 ملیۆن بدات کورە نەبە خوای بە دەماجی ناتوانێت نەک بە 2 مانگ ئیشوکارەکە نییە کەسابەت نییە خەڵک بە ئیشوکارە پێوانە گرفت ڕوودا لە بینی ئەو کەسێکە بووەتە کەفیل و ئەو کەسێک کە پارەی ڕاکێشەوە کورە قابلە چۆن بەرێ وەڵڵا گرفت زۆریش ڕوو دەدا ئارێ وەڵڵا دەبەرەوەی خەرک خۆی پێ ناژێ هەتا برەی ژیان زەحمەتە ژیان قورسە هەر زۆریش ئارێ وەڵڵا چۆن ئەو خەڵکە چۆن پارەکە بداتەوە پێت باشە چۆن بدرێتەوە کە پێشتر پارەی ڕاکێشاوە لە حکوومەت دانەوەکەی چۆن بێت؟ کورە وەڵڵای هەر کەس بە گوێرەی خۆی بەرەن ئەوەی ڕای کێشاوە پێم وایە ئەگەر پێی بدرا وایە هەر نەیدەویست هەر زوو ئەگەر پێی هەی بواە نەیدەویست
ئێستاش پێی نادرێتەوە بە تاکید. پێت باشە حکوومەتیش موچەی فەرمانبەران ئەوانەی کە پاشکەوتی کردووە بیانداتەوە؟ وڵای موچەی فەرمانبەران ئەرێ وڵا بدرێتەوە باش قابلە پێی نادرێت کوا دەدرێ نادرێت. حکوومەت بۆ داوا دەکات خەڵک پارەکەوی بداتەوە بەڵام خۆی پارەی موچە خۆران ناداتەوە. وڵی برێم چەوە بخۆ دەزانن بەران پێی نادرێتەوە کا بچێ دەدرێتەوە پارەوە ناوەڵە کوڕە خەرک خۆی پێ ناژێ ژیان زەحمەتە ژیان قورسە. باشە چی وای کردو ژیان زەحمەت و قورسبی؟ وڵا سەر و ساوەکەی هەمووی حکوومەت ئەم حکوومەت دوای کرد. ئەی نە ئیش و کار هەیە نە کەسابەت هەیە. خۆ چی ئیش دەکەی؟ وڵا من بۆ خۆم وەستای سپیکاریم بەران بێ ئیش و کارین بەرێ پێشتر ئیش باشتر بوو لە ئێستا؟ هەر بە تاکید پێشتر زۆر باش بوو. ئێستا خەرشی بیانی ئیشەکە ئێمەیان نەهێشتووە ناوەڵ کوڕە ئیش ئەگەر هەش بێ بە بەلاشە وەک نەبووە ئارێ وڵاوە ینی وەکو دەڵێن بخۆ بڕۆیەکەیە کوڕە وەڵا بخۆ بڕۆ دەریش ناسی بخۆ بڕۆشت بێ دەرناسی نابەخۆی ناوەڵا زۆر زەحمەتە زۆریش ناخۆشە خەڵک خۆی پێ ناژێ ناوەڵ نەبەخۆی بە هیچ ڕناگەی تو وا دەکەی ها پارەی ئاوە ئەوە کارتە ئەوە مۆبایلە ئەوە پارەی کارەبایە هەر پێ ڕناگەی هیچ ڕناگەی ناوەڵ لە ئاو کارەبای ڕازی کوڕە نەبەخوای بەس ڕازینین والله لەبەر بێ کارەبایی وا هاتوومەتە دەرێ فێنکترە ئەرێ بەخوای لەبەر بێکارە بێ هاتیێرە بۆ والله لەبەر بێ کارەبایی لە ماری هاتوومەتە دەرێ ئێسێ ئەمپێر دێسێ ئەمپێر مبەرەدێکی بێژەکەی فیزەکە چی دەکەی ناوەڵەوە ژیان نییە. سڵاو لێ سلام ورحمة الله پێشەکە بە خێراتتان دەکەم بەخێر بن سەر چاوم. ئەم بڕیارەت پێ چۆنە کە حکوومەت یاریمی کوردستان داوا دەکات لە ماوەی 2 مانگە و کەسانەی کە پێشنی هاوسەرگیریان پێشنی خانوبەریان ڕاکێشا و سوودمەند بوون لی پارەکە بگەڕێنەوە بۆ حکوومەت یاریمی کوردستان. خۆم یەکێکم کە سوودمەند بوویمە لە بڕیاری حکوومەت کە سلفەم ڕاکێشەوە لە کۆمپانیا بەڕێز خانوم کڕیوە کۆمپانیا بەڕێز وەکالەتم بۆ کرد 15 ملیۆنی ڕابچێشێ ئێستا 20 ملیۆنی ڕاشەوە لەوێ 5 ملیۆن زیادان ڕاکێشەوە ئەوە کۆمپانیەکە خۆی ئاخیری ئەمەزانی کە 20 ملیۆنیان ڕاکێشەوە ئەمە یەک. دوو ئەم خانووە کە فرۆشتم کابرا چوویتە خارج ئەم پیاوەی کە دایدمە عەقدمەیە پارەی حکوومەتی بداتەوە هەستا چوویتە خارج ئێستا دەبێ خۆم بیدەمەوە کێشەم لەسەرە لەسەر ئەم خانووە داوا حیزم کرد حاکم بڕیاری حیزی نەداوە دەڵێ فرۆشتنی لەسەر کڕین و فرۆشتنی نییە لە کۆمپانیا 20 نوویسینگان کردوتەوە ئەمە تەجاوزی حکوومەت گوتمی جەنابێ حاکم سەوت و سوورەت بودین 20 نوویسینگەی لێ کڕین و فرۆشتن پێ ئەکرێ حکوومەت بە ماوەی 2 مانگ چوون 20 ملیۆنی من دەما حکوومەت بوو من شێتم تۆ ئێستا و پارێ نایدەم با بگیرم پارەکە نادەی چون دەیدەمەوە بە 2 مانگانێتی بۆ حکوومەت پارەی ئەم خەڵکەی نادێتەوە بۆ مالی بارزانی تەڵەبانی پارەی ئەم حکوومەتینە ئەم خەڵکەی نادەنەوە هەتا کەی خەڵک بێدەنگە بێ بە خەڵک هەستێ هەتا کەی ترسونۆک دەبین هەتا کەی لیان قبول دەکەین خو هیچ نەماوە نە کارەبات هەیە نە ئاوت هەیە هیچ شتێکت نییە ئەم خەڵکە شکرە بۆ شکری نزانم دەلی کورد ئازا کورد هەتی هەبوونە ترسنۆک بوونامە خۆم یەکێکم بەخۆم دەڵێ من پیاو نەم ئێستا پیاو نیم دوور لە جەنابەت بەڵام بۆ پستی بووە هەستم لیان 27 ساڵە خۆم یەکەتیم 27 ساڵە یەکەتی بووم شوونەکە منیشان فرۆشت چۆن من بە 2 مانگە 20 ملیۆن دەمەمە لەکوێ بینمە دەرێ نیتە دیان هەشت نیمە 20 ملیۆن لەکوێ بینمە دەرێ بە ماوەی 2 مانگان بدە ئێستا دوێنێ کەفیلەکە هاتە ماڵی من کەفیلی خۆم دەڵێ بە 2 مانگان پارەی دەگوتمێ بەخۆی تو بگیری من بگیرم نایدەم نیمە لەکوێ بوو بینمە دەرێ کەفیلەکە بەخۆی دوێنێ لە ماڵیم بە چای خواردووە هەموو شتێکم دادێ گوتمە بڕۆ بەخێر چی نیتی کاکە ئەم خەڵکە نیتی دروست نابی لە بینی تو کەفیلەکەی چۆن دروست نابێ ئێستا فەقیرە وەڵڵی خزمی خۆشم نییە مجرد برادریم بە 20 ساڵە من لە ڕانێ دانیشم گوتی سەر چوان قاعدە من دەبمە کەفیلی تو ئێستا گرفتی بۆی دروستەبی بۆ من دروستەبی حکوومەت چۆن 20 ملیۆنم لێوار بگریتەوە لەکوێ بینمە دەرێ 20 ملیۆنی 5 منداڵە من کرێچیم لە ڕانێ ئێستا چۆن پارێ کەفیلەکە چی دەگوتی بە وڵای کەفیلەکە گوتی من چاوەڕێ جەناب دەکەم گوتم وڵای نیمە بدەمەوە بەس خەڵکەکە بێدەنگە کاک هەموو شتێک ئەمە قبول دەکەین لە هەموو شتێک ئەمە قبول دەکەین سەرچاوم پێ بەخێر بی سەرچاو خۆت سودمەند بووی لە پێشنەی خانوبەرە پێشنی هاوسەرگیری یان بوویتە کەفیلی هیچ کەسێک بسم الله الرحمن الرحیم پێشەچی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم وڵای بەخۆم سودمەند منەبوویمە لەو ئەوەی
بس من بوویمە کەفیلی یەکدووەکان یەکیان هیزدەواجی 5 ملیۆن یەکیان 20 ملیۆن بوویمە کەفیل ئەو دوایان یەکەچیان وەزعی باشە الحەمدە بەس یەکەچیان وەزعی خراپە ئێستا حکوومەتیش لە ڕاگەیاندەکانەوە پیشاندا ببرێن بۆ نمونە ئەو هاوڵاتی کە پێی نەدرێتەوە لە کەفیلەکان وەردەگرتەوە بەخۆش دەزانی بەعام ئێستا وەزعی فەرمانبەران وەزعی باش نییە باش نییە لەبەرەوەی فەرمانبەر هەتێ ئێستا تقریبا 2014 بەرەو سەرەوە معاشەکانیان لە کاتی خۆی نەیاندرایتێ دەبینی بە دوو مانگی جارێک معاش درایان دوو مانگ زیاتریان کەمتر لێ ئێستا فەرمانبەران وەزعیان زۆر لە ڕووی ئابووری زۆر خراپە باش نییە تەلەفۆن لە بۆ نەکردی نەبرێکاکەوە حکوومەت بڕانە چوایدا پارەکەی بدەنەوە گەرنا لە من دەبڕن وڵا بەردەوام لە گەریان قسەم کردێتە بانقەکانیش یەک لەو بانقانە هاوکاری کردنێ بنێن بۆ نمونە دەبا ساڵانە پارەیان بدا بە ئەوان ئاسانکاریان لۆ کرد لەگەر ئەوەشدا لەبەر ئەویش بەخۆش هەر معاش خۆرە لۆبرایەکی ئەم بوویمە کەفیلی ئەو لە باتیوی پارێدات و لەگەر ئەوەش هەر پێڕاناگە ئەویش دەرێ بەخوای ئیمکاناتێکی وام نییە بەعام لە پاش شەڕی داعشیەتە ئێستا ڕۆژ بە ڕۆژ وەزعی فەرمانبەران بەرەو خراپ دەسی لەبەرەوەی حکوومەتی هێرێم پابند نەبوو بە معاش لە مانجی جارێک لە وەختی خۆی معاشەکەی بدا ئەو پاشەکەوتەی کە ماشە لە باتی ئەوەی بێ بەڕێگایەک لە ڕێگایەکان لە سەتا دەبی لە سەتا دوازدەبی پاشەکەوتەکەی بداتەوە خەڵکی کەسی بەعکسەوە ئێستا ئەوەی بەدەرفەت زانیە برێن لەبەرەوەی پەرلەمان هەروە شایتەوە و ئەو وەزعی بەدەرفەت زانیە کە ئەو پارەی لە فەرمانبەران سەعب کاتەوە فەرمانبەریش بەڕاستنیتی لە ڕێگای ئەو کەناڵی داوا دەکەم ئینشاءڵڵا هەتا ئەوەی پێی دەکرێت با قەردنەکە نەیداتەوە چکات و کە نەتبیلۆ خۆت قەردار دەکەی لێ جێشکە بە قسەی حکومەت تەنگاو دەی پارەکەی قەردەکەی لە جێشکە لەکە تووشی کێشە نابێت بەی چۆن کەفیلەکەش ئەگەر نەیبی ئەویش توش کێشە دەبیتن ئەویش لەبەرەوەی لە چێ بینیت ئەویش هەر فەرمانبەری حکومەتیە ڕەنگە لە ماڵۆش تووشی کێشە بێ کە پارە نەبوویتر شەڕ و لە ماڵ دەکەم بەڵێ ئەگەر پارە نەبی کابرا لە چێ بینی ئەوی ساوەڕێی معاش دەکەم معاش ماشەڵا و زارەی ئاخر زار تقریبا 6 ڕۆژی ماوە لە دوو مانجی بە 3 ڕۆژی مابوو لۆ عالفەیە لۆ جێژنەی معاشەکەت تەوزیع کرێ کابراش هەتە مانگ دەسوڕێتەوە لە معاشی خۆی زیاتر قەردەکا لە دوکانداران لە جێت کە پارەی قەردەکاتن لە توانەت دانیە و پارانە بدەوە حکوومەتی ناوەڵە لە چێ توانەماندایە ناوەڵە برام ئێستا فەرمانبەر بەعام نارێم هەمووی خەریکە بێم لە ژێر هێلی هەژاری دەژیدن پێش شەڕەکەی باش بەس لە پاش شەڕەکە ئێستا ڕۆژ بە ڕۆژ وەزعی فەرمانبەران زۆر خراپە بازارێک بمە کەفیلەکەچی لە کەفیلی ئەوەی کە شتی قەتی نابوو بمێ لەسەر ئەوەی لە پێشینەی خانوبەرە پێشنی هاوسەرگیری نەبیە کەفیلیس کەسێک شتی ینی نابوومە کەفیلەویش برادرم بوو ئەو دەبوو ئەزیەتشی دام بڕیارەی حکوومەتت پێ چۆنە کە لە ماوەی دوو مانگ دەڵێ هەر کەسێک پێشنەی هاوسەرگیری و خانوبەری وەرگرتووە پارەکان بگەڕێنێتەوە وڵای ئەوزەوە هەردەمێتەوە سەر کەسی خۆی بەزابە جۆرەی ئیمکانیەت پارەکەی بگەڕێنەوە گەرەژەکەش حکوومەت یارمەتی بداتن مانجێ شتێکی کەم بژێتەوە باشەوە شتێکی کەم بژێتەوە باشە وەزم کەەوە بزانم بەغداوانیە هەدەداتنەوە هاوزان و مۆزەفی بە زێرە باشتری شتاگەرەوەی بی لۆ مۆزەفی شتێکی کەم بژێتەوە زاحێنە مەسەر ژنیانەیە مۆزەفن بیانداتێنە شەت نییە مۆزەفیش بن بیانداتێ شتێکی کەم ئەوە شتێکی زۆر چاکە ئەوانەی کە لە ڕابردوو سوودمەند بوون لە پێشنەی خانوبەرە و هاوسەرگیری ئێستا حکوومەت دەڵێت لە ماوەی دوو مانگ دەی پارەکان بگەڕێنەوە ناخۆشە کابرا نەیبوو چ بکە وەنیە نەیبوو چ بکاتن وەنیە نەیبی چی بکە مشکلە پەیادەی لە بینی خۆ و خێزانی مشکلە پێیادەبی ئەتی دەزانی لۆ کەوە کاکابرا نیتی دیبینە احتمالە مەسروفی مالێ پێ نیە مشکلەی دەمەزان زەن کەس تەراق درای سەر ئەو شتەی نەبوونیەی یعنی تەراقیش دێتە گۆڕێ ئەمسە کابرام کە ئیشی نییە کەسابەت نییە ئەگەر کابرا مەسەن شادای دکتۆرەی هەیەەوە تەماتای دەفرۆشتن ئەم بخۆم مۆزەفم دەزانم کۆمەزان هەزاران کەسەیە شادای لە مالێ دانیشتە مۆزەفی وڵە مۆزەوی مەعاشەکە کەمە ینی مەزەرە کەمە مەنەزبەتەوە ئەم کە مەعاشەکە گەر زوو بدرێتن باشە ینی مەسەد 35 ڕۆژ ناخۆش ئەستا من پارەی کاربام لەسەرە پارەی ئایم لەسەرە مەسروفی مانە مەسەرە حتا معاشکەوە دەکەم قەرداریش دەبمەوە قەردار دەبی معاشەکە بەشت نا ئیشیت کە دەبی بکەین ئەوەیە مشکلە یان کەسابەتێک بکەی ئەوەیە نەخۆ دەرناچی ئەگەر معاشکەمان زوو بدەنێ هیچ مشکلەمان نییە حسابت کردێت چەندت پارە لەکن حکوومەتیە 37 ڕاتە شتێکی وام لەکن حکوومەتی هەیە تقریبا چەند ساڵە نیوە ڕاتمی دایتێ
وەرگریەوە والله بەتەمای خۆ بەتەمای ئیشاءالله بەشکم کە خوایز نەکە خوا لە سایل کەلومانە مەش دەگەڕێنە لۆمە ئیشاءالله پێت وانە ئەو کەسەی کە ئێستا بۆتە کەفیلی کەسێک و ئەو کەسێک کە پارەکەش ڕاکێشاوە توانای نییە پارەکە بداتەوە گرفت لە بەینی ئەو دۆ دروست نابێ بەرێوەڵە ئەم بۆ لەوەی باشترە کەس نەبیتە کەفیلی کەس سیقە نەمایە بەڕاستی والله سیقە نەمای عنیەکە برادری خۆتە خۆشەویستی خۆتە دەبێت کەفیری دەگەت یان دەرێ نیتم یان دەرێت زەرم کردیەوە ناکرێ شتە ناکرێت بە من باشترە کەس نەبیتە کەفیلی کەس باشترە ماوەجان باشی ئەحواڵە چاشی ئەو برارەی حکوومەتت پێ چۆنە کە دەڵێ لە ماوەی 2 مانگ هەر کەسێک کە لە ڕابردوو پێشنەی خانوبەرەوە هاوسەرگیری وەگرتیا پارەکەی بگەڕێنێتەوە یەکجاری وڵەوە زەحمەتە زەحمەتە زۆرە باشە بۆ زەحمەتە ێ باشە بە چ بداتەوە کابرا مانجێ بلێن با 500 وەرگری ئەو پارێککە وەریگرتیا کەمێکی زۆرە تەبان خۆ 1200 میلیۆن 2 بلیۆن نییە ئەوانە ئەتکو دەدرێتە ماجێت چەندی وەرگی حتا بلاتەوە قەری مەجاالیان دەنێت شتەش خراپ نییە ینی مەجالەکی بکە لە تەقسیتەچی ناتوانانی بیدات زەحمەتە زەحمەتە بەڕێی من زۆر زەحمەتە هەر کەسە کە نەداتۆ پارەکەی لە کەفیلەکەی دەبڕم پێ دوانە کەفیلەکەش تووشی گرفت دەبی بۆ دی چۆن ئەدی کابرا بوویتە کەفیلی کابرا مادە بوویتە کەفی خەوی دەچێتن ئەو لە بۆیش مشکلە دروست دەبی لە مارێشی و لەگە کابرا لە هەموو لاشی مشکلە دروست دەبی ئەتمالە ئەوەی عیلیان تێک بچی مەشاکری گەورە دروست بیتن ژنوبێت احتمالە حتا جودا بنەوە لە مال لەس ئەوە جودا بنەوە احتمالە دێگە لە مالی کابرا پارەی نەبیتن هەموو ڕۆژێ لە دەرە ئیشی نییە و پارەی نیە حکوومەت عیلێ بکاتن چۆن بداتەوە ژێ مشکلە زیاتر پیدا دەبێت ئەوە بارگرانی لە ساوڵاتی طبعا بارگرانی هادیکۆ ئیشەکە کرایە و تەقسیم نیتی خلاص ینی ئەوەندێ بلوی بکە لە قست بکاتە قست تەسیری لێ نەکاتن ماجێ 150 200 چەندە بە جۆرەی ڕاتبی ملیۆنەکە بە 200,000 بداتەوە وەیە یانە ئێستا بڕیارەت پێ باش نییە ناوەڵە پێم باش نییە پێم باش نییە کابرا پارەی وەرگێ بە 2 مانچی ئاخە ئەکەم پارەم لە توش قەرکردبیتم مەسەلەن ئەم بێم داعای پارەم لێ بکە بەبێ و پێش وەخت خەبەرم دەبرات و کاکە مستەری ماجە دێم لەو پارەیە ئەو پارەیەم دەبی 2 مانگ 3 مانگ پێشتر خەبەرم دێ کە پارەچی مەبلەغەچ کەم تو لە غافڵەتی بێ ئەمنی ساعتی مەدەی لە مالێ پارەم پێێنێت و بێ خەمگیر وەرە پارەم دێم لە چێبی ویانە احتمال ئەوە مەشاکرانە وڵی برێن لەو کاتێک دەکات برێن باری دارایی خەرک زۆر باش نییە بەڕاست بڕارەکە لە جێ خۆی نەبوو ناوە چکە خەرک دانی ئێستا بەکو برێم کابرای نات کەفیلە چینایە ینی ئەو تاقیانی بابزان 5 دەجێڕێتەوە ینی پارەچی زۆرە ینی ئەکە پێداچنۆش بکەم گەلک باشە بە بڕوای تو کێشە دروست نابی لە بینی کەفیلەوە کەسێک کە پای ڕاشاوە حتمما دروست دەبی حتمما دروست دەبێت ئینشاءالله چارەسەری بکرێت گەلک باشترە ئێستادا کاتەکەی گونجاو نییە ناوەڵا گونجانم بخۆ زانین باری دارایی باشنە ئینشاءالله گە بێت و موچەکە باش بی و ینی بەردەوام بدرێ و هەینێک ئەوە بی باشتر دەبێت ئینشاءالله ئەو بڕارەی حکوومەتت پێ چۆنە کە دڵ لە ماوەی 2 مانگ هەرچی سودمەند بۆ لە پارەی پێشینەکانی خانوبەرە و هاوسەرگیری با پارەکان بگەڕێنێتەوە وڵای زەحمەتە وڵای زەحمەتە لە چێ بینە سێکەوە تو مانگ دایتەوە ئێستا من چێ سێک بینی بارگرانیە ئارێ وڵای زەحمەتە لێ ئەدی خەڵک چۆن پارەکە بداتەوەی کە پارەی ڕاکێشاوە وڵات چی ڕایشەوە فکرۆی بکردباوە بەسەر چ حکومەتای خۆیت ئەتو چەند سا ڕاتشیان نادەوە وانە ئێستا تو دەڵێ حکوومەت حەق خۆتی کە داوای دەکاتەوە وایە ئەدی ئێستاکە و کەسێک پارەی نەبی ناچار لە کەفیلەکەی دەجێردرێتەوە گرفت دروست نابی لە بینی کەفیل و وڵا لەوانەیە بەدی برێم بمە کەفیل تو ئێستا پارنێت و لە معاشیم دەجێڕنەوە لۆ نادێەوە لەوانەیە مشکلیان دروست بی بەرێوەڵە مشکلە نێو خێزانی کەفیلەکەش دروست بێ لە ماڵەوە احتیمالە وڵا احتیمالە بس مساعدەیەک بکەن باشە ینی هەم حکوومەت و هەم خەرک مساعدەیەک بکەن خۆت فەرمانبەری ناوەڵە کاسبم ناوە ئێستا و بڕارەش بە بارگرانی دەزانین لەسەر وڵاتیان ئەرێ وڵا خەرک زۆر خەرک دەرێ بێ ئیشیە مەسەلەن بێ معاشێ معاش تاخیر دەبی ئەو مۆزوعش بەسەدا بێ خەرک ئەگەر سیارێ بیان دەبی سیارێ بفرۆشی بداتەوە چ بکە باشە فەرمانبەرنی و کاسبکاری
دۆخ چۆنە دۆخی کەسابەت ئێستا چۆنە ئیش و کار باشە بەخوای ئەلحەمدوللا من باشە ئیشەیە بەس گەرمە عام کووە بەعام بەخوای بەعام برنس بەخوای بەعام زایفە خەڵک زۆر دەرێ زایفە و بێ ئیشێ و خەڵک بۆ دەرێ برادەر و قزم ئەوانە گەنجەکان زۆر بێشن گەنج زۆر بیش گەنج بۆ بە ئیشە خۆی ئیش ناکەیان ئیش و کار نییە ئەستا ئەمونە ئیشەشی ناکەم مەسەلەن ئەمە دوێنێ سێ چا برادەر دانیشت بووین یەک لە برادەرەکان گوتی ئیشەکەیەشی تیمارتی گوتی برادەرێکی خۆی گوتی ساعت 12 شەوی هەتا هەشتی سبەینێ بە 400,000 گوتی ناکەم ئەوش گوتی لۆ ناکەی مەسەلەن عیبینە تو خۆ خێزاندارنی ینی عیبینە لۆتی و 400 زەونە عیشانەیە گەنج ناکەن مەسەلەن ئەو عیشان ناکەن سڵاو لێ مامۆستا بەخێر بێ سەر چاوم کاگی براهیم چۆنی باش ئەو بڕارەی حکوومەتت پێ چۆنە کە دەڵێ لە ماوەی 2 مانگدا هەرچی سوودمەند بۆ لە پێشینەی خانوبەرەوە یان پێشینی هاوسەرگیری با پارەکان بگەڕێنەوە بۆ حکوومەت سەرەتا بە خێراتتان دەکەم خۆی حەز دەکەم لە سەرەتادا پەیوەندی حکوومەت و هاوڵاتی لۆڕۆم بکەمەوە دەرێ مابەینی حکوومەت و هاوڵاتی گرێ بەستە حکوومەت نان ڕێگاوبان تەلەفۆن ژیان لۆ میلەت دابین دەکا میلەتیش ڕێز لە یاسا و ڕێسای حکوومەت دەگری ئەگەر جێبەجێ نەبوو ئەو عەقدا ئەو گرێ بەستە بەتاڵ دەبیتن یعنی ئەوە کە ئەو عەقدا ئەو هاکرا ئەو گرێ بەستە لە مابەینی هەردووچیان کرا هەردووچیان گوێڕایەلی یەکتری دەبن هەردووک میلەتەکەش کە وەریگرتیا ڕالی یەکترینەوە نەخێت بۆچی لەبەر ئەوەی خەڵکەکە لە ژیانێکی ناخۆش دەژی خەڵک بۆ لە ژیانی ناخۆش دەژی ناخۆش دەچی ینی دوو مانگ جارێک ڕاتب نابێ تو ئەمە نەوی جارێ وتارێکم نووسێ کاکە تەختیت لە حکوومەت وەزارەتی تەختی زۆر گرنگە هیچ لە وەزارەت تەختی گرنگ نییە لۆ گرنگە وەزارەتی تەختیت دێتن چەندت پارە هەیە چەند ملەتمان هەیە ئایا ئەو ملت ئەو پارەیە بەشی ئەو ملەتەی دەکا ئایا کەسێک لە ژیان ڕۆژانە چەندی پێویستە هەتا بتانی بژی ئەوە گرنگە ئێستامە ئەوەمان نییە نابی ئەوە نەبی نابی تێک دەچی وەسعەکە تێک دەچی ئێستا تێک چۆ بەس ئەو بڕیارە خودی ئەو بڕیارەت پێ چۆنە کە دەڵێ لە ماوەی 2 مانگدا هەرچی پارەیە بیگەڕێنەوە 2 مانگ نابێ ئەوە ناکرێت لەبەر ئەوەی 2 مانگ مدەتە کەمە ناکرێت لە دوومانجی ئەوە جێبەجێ بکرێتن چکۆن نییە خەڵک پارەی نییە کو جێبەجێ بکە کاردانەوەی خەڵک چۆن دەبێت وەڵا خەڵک نیتی چ دەکەی کاردانەوە کە نەبیچی لە خۆ نایگری گرفت لە بینی کەفیلەکە و ئەو کەسێک کە پارەی ڕاکێشاوە گرفت دروستبی چێش دروست دەبی چۆن دروست نابی ئەدی ئێستا کەفیل دەرێتە و کابرای ئەمە بوویمە کەفیلی تو وەنیە یە کابرەش پارەی نەبی چ بکە ینی کێشێک دروست دەبی ئەدی کێشە دروست دەبی ماڵی کەفیلەکەش لە خودی ماڵی کەفیلەکەش هەمووی تێک دەچی لە هەمووی تێک دەچی ئەرێ وەڵڵا یعنی نابی ئەوها بڕیار کوتکوسینگ بی نابی نا بڕیار دەبی هەندێک نەرم بی هەندێک ڕێکوپێک بی چکە ئەو حکوومەتایی ئەو ملەتەیە ئەو ملەتەی ئەو حکوومەتەیە وانە ئەدی نابێت و ملەتی خۆت چارەسەر چیە مامۆستا بە کورتی چارەسەر چیە وەڵی چارەسەر ئەوەیە بەو بڕیارەی دابچنەوە بەو بڕیارەی دابچنەوە بڕیاردان دەزانی چۆنە کاگی براهیم یعنی تو نابی بڕیارێکی بدەی جێبەجێ نەبی وانە کاکە بڕیارێکی بدە جێبەجێ ببی ئێستا کابرا پارەی نیە تو چی لێ دەکەی خۆ نایگری یە کەفیل چ بکە کەفیلی خۆ ناگری ئێستا حکوومەت ئەم داوا لە حکوومەت دەکەم بەو بڕیاری دابچیتەوە بزانی لێکدانەوە چی بکە ئایا کاکە لەبەر نەبوونی خەڵک پارەی حکوومەت ناداتەوە خەڵک بۆ پارەی حکوومەت ناداتەوە نەدە پارەکە نییە پارە نییە پارە دەنە چۆن حکوومەت پارەی ملەت پارەی ناداتەوە پارە نییە پارە بێپارەیە بێپارەیە زۆر ئەوە زەحمەت جێبەجێبی دەبی پێش ئەوەی بڕیار دەرچیلەوەی فەشەل نینی ئەتوو بەڕێک پێچی لێک بدە ئایا ئەمن ئەو بڕیارەی دەردەکەم ئەو ملەتە دەتوانی جێبەجێ بکە ئایا بەرپەرزانەوەی چۆن دەبی ئایا دێتن پارەکەی بداتەوە ئایا مابینی کەفیلەکە و ئەو کەسێک کابوویتە کەفیلی چی لێ دێ وەس ئەچی ناخۆش دروست دەبی نابی دانی ئەمن داوا لە حکوومەت دەکەم پێدا بستەوە بەو بڕیارێک کە دایتی هەرزارێت تاجیلی کا وەختی وەیە دوای بخاتن لۆ ماوە چتکە با ئەمە لەو گرێ و لەو هەورازانە سەرکەوینە و کاتی بڕیاریش بدا ئاساییە دۆخی فەرمانبەران ئێستا چۆنە دۆخی باش نییە
نەخێر باش نییە لەبەر ئەوەی فەرمانبەر بە چ دەژی بە معاشی دەژی ئێمە معاش ئەو هابی موچەوە هابی چۆن دەژی ناتوانانی بشی بەڕاستی ئەدی لەولایش بازار زۆر گرانە یعنی ئەوە زۆر گرنگە حکومت دەبی ئەوەی لێک بداتەوە ئایا 400,000 فەرمانبەرەکەی ئەشیاکڕینی بازاری تێک دەکاتەوە بەشی دەکات لە ماوەی مانگەک دەبی ئەو هەلێک بداتەوە ئەتۆ ئەو گرانی بازاری و ئەو موچەیەکەمە لە بە هەندێک خەڵک لە وەسعی ناخۆشدا دەژی ئەوانە دەبی زۆر بە وردی زۆر بە ڕێکوپێکی لێک بدرێتەوە ئەو جەمە سەرکەوتو دەبین دەنە سەرکەوتو نابی دەبی ئەوە هابی بەڵام بەداخەوە نایکە دەپرسم حکوومەت هێرێم داوا دەکات هەر کەسێک سوودمەند بۆ لە پێشینەکانی خانوبەرەوە سەرگیری با لە ماوەی 2 مانگدا پارەکە بگەڕێنێتەوە لە ئێستادا بارودۆخەکە گونجاوە بۆەوەی خەڵک پارەکە بگەڕێنێتەوە پێویستە ئەو پارێکە وەرگیرایە بەڕاستی بگەڕێتەوە خەزینی حکوومەت چکە ئەوە مورچی ئەو ملەتەیە بەس ئەلێرکانە بارودۆخەکە زۆر خراپە لە ئەو خەڵکی کە تێیدایە چکە بە حکمی ئەوەی موچە لە کاتی خۆی نادرێت کار و کاسیبێکە نەمایە ئەوانەی کە ئەو پێشینەشیان وەرگرتیا کەسانێکی ئەگەر هەژاریش نەبن مام ناوەندن لەو بارودۆخی ئێستادا هەموو خەڵکەکە هاتیتە هێڵی هەژاری واتان ناوەندەکە نەمایە پێویستە حکومە بۆ بڕیاریدا بچیتەوە فشارێکی وانە خاتە سەر هاوڵاتیان چکە لە کۆتاییدا ئەو وڵاتە خەڵکە ملەتە ملت ئەلێرکانە سنتەرە ئەگەر ملت نەبی حکوومەت و دەوڵەت چیە واتە دەبی دەوڵەت لە خزمەتی ملت دابی ئەوان بێن ئەلێرکانە ئەو مدە کەمەی کەلویاندانایە 2 مانگ زۆر کەمە مدەکە درێژ بکەنەوە چکە لە دەرئەنجام کێشەی کۆمەڵایەتی لێ دەکەویتەوە لەبەر ئەوەی کەسی یەکەم مباشر کە بڵێن ئەو قەرزەی وەرگرتیا پەیوەندی بە حکوومەتیوە نییە ئەلێرکانە حکوومەت زۆر بەبێ دەسەڵاتانە 2 کەسی خستیتە ناوی کە 2 فەرمانبەری تکەیە بووینە کەفیل واتە ئەو پارەیە لە کەفیلەکان وەردەگیرێتەوە مباشر لە کەسی یەکەم وەرناگیرێتەوە باشە ئەوە کێشەی کۆمەڵایەتی دەکەویتێ ڕەنگە ئەو فەرمانبەرە لە ڕووی هێز و لە ڕووی پێگەی کۆمەڵایەتەوە وەکۆی بڵێ چاوسۆرکەرەوەی نەبێ خەڵکەکە حیسابی لۆ ناکە لە بۆرچە حکوومەت مباشر پەیوەندی بە بڵێن مباشر لە کەسی یەکەم وەرناگریتەوە یعنی 1000 دام و دەستگای هەیە پۆلیسی هەیە محکەمەی هەیە یعنی حکوومەت دەتوانانی لەسەر یەک کۆمنتی کابرا جێ بگری بەس ئایا ناتوانین ئەو قەرزەی لە کنیتی بیداتەوە حکوومەت لۆ شەڕی خۆی بە خەڵکی تکە دەکا چکە ئەوانە کە بووینە کەفیلی یەکتر حتمما هاوڕێنە خزمەتی نزیکی یەکترینە دەبیتە هۆکاری ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی تێک بدە ئەکی تێک دەچی چکە کابرا لەو کاتەی نیتی ئێوە ڕاتبی دەبڕێ واتە ژیانیتی ئەمە سەلەکەیە دەڵێ یەقطع الرأس لا تقطع الرزق ئێتو کە ڕزقی دەبڕی ئەوە کێشەی کۆمەڵایەتی لێ دەکەویتەوە ئەگەر کوشتن و شەڕشی لێ نەکەویتەوە عاجزی لێ دەکەویتەوە بەڵێ لەبەینی ئەو کەسانە یعنی کەسەکە ناتوانانی بداتەوە حکوومەتیش فشار لەسەر کەسی دووەم دەکا پێویستە حکومە بە هەموو نەو عەچیبی ئیش لە ئەوە فشارەکەی بخاتە سەر کەس یەکەم کە وەری گرتیا نەک ئەوەی کە کەفیلە یعنی ئەوەی کە کەفیلە پیاوەتێکی لەگەڵ ئەو کەسە کردیە ئێستا ئەوە بارودۆخەکی بەسەردا هاتیە ڕەنگە کەسی یەکەمیش ئەگەر لە وەزعی کاتی خۆی کە وەریگرت کوردستان لە وەزعی دارایی باشتردا بوو شەڕی داعش نەبوو ئێستا خەڵک بەو هەموو فشارە ئابووریە سیاسیە کۆمەڵایەتی کە لەسەریتی نازانی بە چ ڕابگا بە مستەشفای ڕابگا بە قوتابخانی منداڵەکانی ڕابگا بە خواردن ڕابگا بە کارەبا ڕابگا بە ئاو بکە ئاو نیە ئێستا خەڵک ئاویش دەکڕی بە بەنزینگرانی ڕابگا بەبێ موچێ ڕابگا یعنی ئایا خەڵک چییە مرۆڤ ئاسن نییە ئەو هەموو فشاری لەسەر یانیم فکر دەکەمەوە بەڕاستی ئافرین ئەو خەڵکە تا ئێستا کومایە یعنی لە هیچ سەردەمەکی ئەو فشارەی لەسەریتی ئەمە جاران لە هەموو سەردەمەکانی پێشتر سەردەمی حزبی بەعس و ئەوانش بەس فشارێکی ئازادیمان لەسەر بوو فشاری دەرونی و داراییمان لەسەر نەبوو ئێستا هەموو فشارەکانمان لەسەر فشاری کۆمەڵایەتی سیاسی نەبوونی ئازادی فشاری دارایی دڵە ڕاوچێ ترس یعنی هەموو ئەو فشارەکەتی سەر ئەو ملەتەی هەموو گیانی برینە خۆ ئەو ملەتە چەند ساڵنێ بڵێ وڵا کاکە وەکو عەرەب لە هەموو سەردەمی خۆیان بۆ ئاخری ئەگەر لایەن قەوماوی بەس کورد هەموو منداڵێک بە کارەسات و
بە قوربەسەری لەدایک بووە هەمووی لە ناو جەنگ ئەمە لەدایک بووینە ئەو ملەت هەمووی لە ناو جەنگ لەدایک بووە طبعا ئەو بڕیارێکەوە حکوومەت هەرێم دەرەکردێ بەڕاستی بڕیارێکی نادروستە چونکە ئێستا کاتیوە نەهاتووە داوای ئەو بڕیارە بکەن لەبەرەوەی ئێستا حکوومەت خۆی ئێستا قەرزارە خۆی حسابکە لە ساڵەکان لە 2017 حسابکە تا ئێستا چەندە هەموو قەرزارە با قەرزی خەڵکی بداتەوە نەک بچی داوای پێشێنێ بکە لە ماوەی 2 مانگان دەتوانێت گرفت دروست دەبیتن تاان کێشە گرفتێکی زۆر دروست دەبی بەبێ بەدڵنیایەوە چکە ئێستا کاتی وی نییە بەڕاستی ئەگەر ئێستا تەمەشا بکەین ئەو کاتە جارێ ئەو شتانی کە ئەلشیر سەرشانی خەڵک جێبەجێ بکە ئەوزا داوای غێر دەبی ئەرکەکە و ئەرک و مافە هەموو کە دەزانوانیا ئەو ئەرکەیکەوە خەڵک جێبەجێ کردیا مادە مافەکەش بداتێ حکوومەتیش حەقی خۆینەوە داوای و پارەی بکاتن کە خەڵک بردوێتی تامان حەقی خۆیتی ناڵە حەقی خۆینە بەڵام ئێستا شێش و گرفت دروست ئێستا کاتی وی ناتوە ئێستا بە ئەو قەرزەی کە هەیە بە خەڵکە بداتەوە کەەوە تەرفیعی چەند ساڕی ئەو هەموو وەزەفا ئەو هەمووچە بەلێ بڕین ئەو هەمووچە بە پاشکەوتکردن بە ئەوانە بداتەوە ئەوجا داوای پێشێنی کە داوا دەکا بکات فەرمانبەری مۆزەفی ئەمە لە خۆم مامەسای خانەنشینم بەڵێ مامۆستای خانەنشینی ئەگەر حیسابت کردبی مامۆستای بەڕێز چەند موچەت لەلای حکوومەتە بەخوا ئەگەر حساب بکەین چەند دەکا ئێستا لەوانەیە بەلای کەمەوە جارێ 2 تەرفیع هەر تەرفیعی ئەگەر هاتو 100,000 حساب بکەوە 200,000 بەس تەرفیعەکە زگە لە لێبڕین لەوانەیە دەفتەرێک کوونی و زیاتر هەر مۆزەفێک ئێستا کەەوە ئەمەکەوە حکوومەت قەردارمانە بەلای کەمەوە دوای ڕۆژێکە و پارەی وەرگریەوە وەڵی برێمە چی ئەمە تەمەنات داوا دەکەین انشاءڵڵا ڕۆژێک بێکەوە بیدەنەوە وەلەو لای ئێمە زەحمەتە بەڵام لە خۆی گەور ئاسانەگەر خۆی گەور سەرلی بکە انشاءڵڵا ئەو خەڵکە پارەی ڕاکێشاوە لە ماوەی 2 مانگە و پارەیە بۆ نمونە 15 میلیۆنە 20 میلیۆنە دەتوانێت خەڵک بیداتەوە حکوومەت وڵا هەیە دەتوانێ و هەیە ناتوانێ و هەیە لەوانەیە ئەگەر نێتی وایە حکوومەت عەفویکە عەفوکردنیش باشترە لە وەرگرت حکوومەت عەفوی بکە ناتوانم پێش ڕوودا بکەوت دەکرێت عەفویکا و دەکرێت عەفوشینەکە باشە خەڵکێک کە پارەی نەبێ ناچار دەبێت لە کەفیلەکە بجێردرێتەوە ئایا گرفت دروست نابی لە بینی ئەو کەسێک کە پارەی ڕاکێشاوە ئەو کەسێک بۆتە کەفیلی وڵی ئەگەر کەسێک بتوانێت کەفالەتی کەسێککە بکە احتیادی بوو مادام کەفالەتی بکەی دەتوانی باجەکەشی بدەیت بڕیارەکەی حکوومەتت بێ باشە بڕیارەکەی حکوومەت وڵی دوو ڕوویەیە خەڵکێکەیە هەیتی خەڵکیشەیە نیتی ئەم بڕیارەی حکوومەتت پێ چۆنە کە دەڵێت لە ماوەی 2 مانگدا هەرچی پارەی پێشینەی خانوبەرەوە سەرجی لەلایە با پارەکان بگەڕێنێتەوە ئەگەرنا لەو کەسانە دەجێڕینەوە کە بوونەتە کەفیل پێش وەختی دەستی خۆش بێ کەسان کەفیلۆ بێ کەفیلی کابرێت 15 میلیۆن ڕاشەوەیە نا 20 میلیۆن ڕاشەیە دووەمین ئەو کەسەکە بای ڕەشانێت دەداتەوە ستام قەدەر بکەم نابێ قەدەر دەمەوە یەکە بەسە بای بخۆ دەرەکەت حکوومەت نایە وای حکوومەت ئەم نتوینە پارەی بخۆی وەستا قرار بەلای خۆش بشتێ زانانی معنانیە کابرایش ئەم بک ئاسپیەکەم باشەکەم مۆزەفیشم ئێ 15 میلیۆنی شەڕشوە 20 میلیۆنی شەڕشم بەدرو عادە گوندەشتێک دەوڵاوە عادەی منە دەکەمە خانیتا بلوشێتدا حکومەتش پارەی دایە یە وەختەوە کە ڕاکێشەدا بە بدەیەوە وڵای دەست خۆش بی والله حکومەت بۆ قورعابێکمان نەک بێک عەفتەمەوێتەوە زوبای دادێ بەخۆی کارسەر کارنا بە خودای کارڕادا مەژور هەست کەفیلەکەی دامەژوری خەبە کەفیلەکەش ڕاست بێ پارە نەبوو نەبوون ئەوشی من نەبوو خوادای لۆم چ بەبوو ئامەس لەخوا بکا بشم الحەمدولله وەزەفیشم ئاژە فروش کوڕەکەم لەخوای خوانە کابرا پارەی ڕاکێشەیە بەڵام ئێستا پارە نییە بداتەوە ئێستا ئەوەی داس ڕۆی کازدا خەتنەکەی کرد و قەت ئەوەی کە تاوانی تازە شەکەی کردی دەبێت بازەکەی بداتن ئێستا دەتو بدەم دەبێت بازەکەی بدەمە محکەمەی ئادو دەجیجەی پارەی دەمی ماوەتەکەتەکان کردیا بڕیارەی پێڕا هەیە دەستیا خۆش بی والله زیێ حکومەت بۆ قورعانی ئەو جوعای نییە جوعای دادە دەکان ئاسس کردبی ئاگە کەفیل وەرهەش بێ مەژوری عەلی والله زایلۆ ئەمریکا کە ملیۆن دۆکردی خۆی ڕاشا سارژن گۆتەکە قەتساف بوو دێتەکەی ماجێ سایس بیزاریان دەبڕی ئێستا مۆزەفی قوربە سەر چی بکە مۆزەفیان خوای بکات خوای داوای چنە لۆ ڕسەق زوانەیە معاش نایە دەستوانەیە خوای بەدەستە ماشەم دەستبی هیچ بەدەست نییە حاجی خوایە تۆ خوای ڕاست بە خۆ ڕاستەوە بەڵای زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان کە داوا دەکات لە ماوەی 2 مانگدا هەرچی پێشینەی خانوبەرە و هاوسەرگیری لەلایە با پارەکە بگەڕێنێتەوە بۆ حکوومەتی هەرێم کە لە ماوەی ڕابردوودا پارەکەی نەگەڕاندۆتەوە
لە ئێستادا حکوومەت فشار دەخاتە سەر هاوڵاتیان لە ڕێگای ئەو کەسانەی کە بوونەتە کەفیل. بۆیە بەشی لە وڵاتیان ئێستا کات و ساتەکەی بە باش نازان و داوا دەکەن حکوومەت کاتەکەی درێژ بکاتەوە. بەشێکی دیکە لە وڵاتیان دەڵێن خەڵک ئێستا خۆ لە دۆخێکی باشدا نییە، دۆخی دارایی خراپە، چۆن حکوومەت داوای ئەوە دەکات کە پارەکان بگەڕێنرێتەوە. و بەشی لە فەرمانبەران دەڵێن با حکوومەت ئەو پارەی ئێمەی کە لەلایە بیگەڕێنێتەوە ئینجا داوای ئەو پارەی بکات کە لە لای خەڵکە. ئەم بڕیارە لە لای بەشێکی زۆر لە وڵاتیان بە بڕیارێکی گونجاو داناندرێت. تا پرۆگرامێکی دیکە وتان بەخوای گەورە دەسپێرم. خواتان لەگەڵ.